دوا بەدوای بڕیارەکە ئەنجومەنی ناوەندی یەکێتی بۆ بەستنی کۆنگرەی داهاتووی یەکێتی وەک هەنگاوێکی شێرگیرانە بەڕاستی بەرەو پێشبردننی یەکێتی نیشتیمانی کوردستان کە درانی سنووری مەڵبەندی ڕێخستنی چەمسەماڵی یەکێتی جەخل لەستە گرنگی بەستنی کۆنگرەکە دەکەنەوە. مادام زۆرینەی کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان پیان باشە کۆنگرە بکرێ بان کۆنگرە بەستن بەڵام پێش کۆنگرە حەق مەکتەب سیاسی و سەرکردایەتی یەکێتی تەبابن چارەسەری هەموو قیرانەکان بکەن چارەسەری کێشە ناوخۆیەکانی خۆیان بکەن ئەنجا بچن نا کۆنگرە و کۆنگرەیەکی پاک و نەزیف بکەن کە بەڵێنماندا بە مام کە لەسەر ڕێبازەکەی لا نەدەین گرنگەوەی بە کردار بیسەلمێنین و هەڵگری چەپکە گوڵەکەی مان بین و بتوانین خزمەتێ بە یەکێتی بکەین و چونکە یەکێتی حیزبی شەهیدانە حیزبی پێشمەرگە دێرینەکانە. کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم کاتانەیە بەستنی زەروریە لەبەرەوەی خۆتان نەزانن بە قەیرانێکی تووشی قەیرانێکی سیاسی و ئیداری بووینە یەکێتیش بۆ چاکردنەوەی ناوماڵی خۆی زەرورە ئیسا کۆنگرە ببەستێ بۆ ئەوەی بتوانین کۆمەڵی کادری باش بۆ مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و سەرجەم ئۆرگانەکان دامنرێت تا لەو ڕێگای بتوانین لە 150 قەیرانەکان ئینشەڵا لەو ڕێگایە بتوانین چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە چارەسەر بکرێت. کۆنگرە زۆر گرنگەوە داواشم لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە بە زووترین کات هەوڵی کۆنگرە بدەن و هەروە لە کاتی بەستنی کۆنگرەشدا باواز لەو عرفەی پێشووتر بێنن کە کۆنگرەیەکی تەوافەقی بووە لەسەر ئەوەی کە لەسەر ئەساسی کوتلەکان لەسەر ئەساسی کەسایەتیەکان بەشکراو بوو لە نێوان خۆیاندا بە ئەمجارە کۆنگرێکی یەکلاکەرەوە بێ من داواکارەمە کادرێکی یەکێتی ئەمجارە کۆنگرەی یەکێتی کۆنگرێکی یەکلاکەرەوە بێ وەکو جەنابی مامزەلال شەوید پێشتر کەسمان لێ زیاد نییە و لە کەسیش بێزار نین. بەستنی کۆنگرەی یەکێتی وە کادرانی سنووری مەڵبەندی چەمسەماڵی یەکێتی جەختی لەسەر دەکەنەوە دەبێتە فاکتەری پێشکەوتن و نوێبوونەوەی یەکێتی ئەو یەکێتی کە سەرک مامزەلال بناغی پتێوی بۆ داناوە و بۆ هەموو قۆناغەکان خەڵکی کوردستان هیواکانیان لەسەر یەکێتی هەڵچنیوە. عومەر غەریب، کورتسات نیوز، چەمچەماڵ.